یەکێک لە هونەرمەندە شێوەکارە کوردەکان لە مەدریدی پایتەختی ئیسپانیا کە ئەویش هونەرمەند دانا عەبدوڵڵایە تابلۆکانی نمایشەکات. بێگومان ئەم هونەرمەندە خاوەنی چەندین پێشانگای شێوەکاری تایبەت بەخۆی و چەندین پێشانگای هاوبەشیشە و لەم پێشانگایشدا نزیکی 25 تابلۆی نمایش کراوە. ئۆفیسی نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە شاری مەدریدی پایتەختی ئیسپانیا پێشانگەیەکی شێوەکاریان بۆ هونەرمەند دانا عەبدوڵڵا کردەوە کە تیایدا هونەرمەند دانا عەبدوڵڵا 25 تابلۆی تایبەت بە سروشتی کوردستان و کلتوری کوردی تیادا نمایش کرد. وەکو هەماهەنگی لە نێوان حکوومەتی ناوەندی ئیسپانیا و هەرێمی کوردستانە کاری سیاسی و ئابووری و زانستی ئێمە لە هەمان کاتا کاری کولتوریش کە کارێکی گرنگە و کارمان زۆر لەسەر کردووە چونکە پێم وایە کولتور بناغەی دروستبوونی هەموو دەوڵەتێک و هەموو میلەتێکیش خاوەن کولتورێکی تایبەتی خۆی هەیە بە تایبەتی کوردستانی ئێمە. ئمڕۆ کاک دانا عەبدولکەریم میوانمانە بە چەند تابلۆیەکی جوان سروشتی کوردستان خاتە ڕوو باس لە مێژووی کوردستان لە ڕابردوودا ئەکات و هەندێکیشیان تازەگەریە و لە خەیاڵەکانی خۆیەوە هاتووەتە داوانێ. ئەم پێشنگایە لە ناوەندی شاری مەدریددا کە پایتەختی وڵاتی ئیسپانیایە. سەرەتای پێشنگاکە چەند پرۆفیسۆرێکی زانکۆی ئۆتۆنۆمی مەدرید قسە لەسەر کارەکانەکەن لەسەر کولتوری کوردیەکەن. هیوادارم جێڕەزامەندی هەموو لایەکتان بێت. ئەمەش چەند کارێک تریشمان هەبوو کە ئەمساڵ بیکەین دەربارەی کولتور و ئەڤێت دیتر، بەڵام بەداخۆ نەمانتوانی ئینشاڵڵا لە ساڵی داهاتووە هەوڵ دەدەین کاری زیاتر بکەین تا بتوانین لە ڕێگەی کولتوری شەوانێ وڵاتەکەمان کوردستان بناسێنین. زۆر سوپاستان دەکەم. یەکەمی پێشانگای تایبەتی خۆم لە وڵاتی ئیسپانیا لە شاری مەدرید بە هەماهەنگی زانکۆی ئۆتۆنۆمۆ مەدرید و نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرجەم کارەکانم پێکهاتوون لە 25 تابلۆی شێوەکاری کە زۆرینەیان بابەتی کولتورین و هەنێکیان بابەتی سروشتی جوانی کوردستان و من لە ڕێگەی ئەو تابلۆیانەوە ئەمەوێت کولتورەکەمان یان شێوازی کارکردنی هونەری خۆمان بگەێنین بۆ وڵاتانی دەرەوە و بتوانین جێگای سەرنجی ئامادە بەوان بین.